ناوم ئازاد حەمامێنە دانیشتووی شاری هەڵەبجەم ماوەی 2 ساڵە خەریکم ئیشم ئیشی فرۆشتن و چاکردنەوەی پاسکیل کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانم تەواو کردووە لە زانکۆی هەڵەبجە. ئێستا لەگەڵ هاوڕێیەکمە بیرۆکەی هەمومان داناکە دوکانێکی پاسکیل فرۆشتن و چاکردنەوەی پاسکیل دابنێ بە هیمەت و بە هەوڵی خۆمان و بە پارەی خۆمان. بۆیە ئێمەش دەستمان پێ کرد و ئێستا سپاس بۆخوا لە قۆناغێکی باشن یعنی تقریبان پێشکەوتوین لە چاو ساڵی پارە ئێستا فرۆشێکی باشمانە و خەڵکانێکی زیاترش لێمان ڕازی. ئێمە خۆ تەزانین لە کوردستانە دامەزراندن نییە یعنی ئەگەر هەژبێ بۆ هەموو کەس نییە. بەشەکە ئێمەژێکی لەو بەشانێ تقریبان نەتوانم بڵێن پشتگوێ خراوە چونکە بە حکمی زۆرینەی خەڵکە ئەو بەشە تەواوەکات و دەرچوویەکی زۆر هەیە دامەزراندن ئەتوانین بڵێن وەساوە نییە. ئیتر ئێمەش بیرمان لەوە کردەوە پێشتر پێکەوە لە شوێنی کە ئیشمانە کرد شاگرد بووین بۆ ماوەی کەمتر لە ساڵە ئیشمانە کردتر دوایەوە کە وازمانێنا بۆ هۆکارێک خۆمان بڕیارماندا بینە خاوەنی ئیشی خۆمان تۆ یعنی تا هەرچەند شاگرد بە ئیش بۆ خەڵکەی لەوە چێ ئیسفادەیەکی وای نابێ بەڵام ئەگەر بۆ خۆتی بکەی لەوە چێ خۆت بتوانی بۆنمە بێتە خاوەنی داهاتێکی جێگیری خۆت بەرەو پێشەوەی بەریت ئەو کاتە ئەگەر خوا بکە ینی پێشکەوێت و ئەو کاتە فراوانی بکەیت و خەڵکانی کەژ لای تۆ ئیش بکەن. ڕۆژانە فرۆشتنی پاسکیل و چاکردنەوەیە ئیشەکە ئێمەش وەرزیە ئیتر عادەتەن لە وەرزی زستانە و کاتی دەستپێکی دەوامی خوێندنگای تر بەرەو کەسبوونە ڕوە زیاتر پشت بە فرۆشتنە بەسین چاکردنەوەی ژاژار هەیە بەڵام تر لە وەرزی پاسکیلا سپاس بۆخوا فرۆشێکی باشە عیبی نییە بۆ ئێمە زۆر باشە و فرۆشتن و چاکردنەوەشە یعنی ئەگەر لە حاڵەتێکا فرۆشتنەوەی چاکردنەوە هەر هەیە یا بە عکسەوە پێچەوانەکەشی ڕاست دەرەچێت. بیرم لێ نەکردەوە یعنی ڕۆژی لە ڕۆژەم ئیشی فرۆشتن و چاکردنەوەی پاسکیلکەم بەڵامی تر قەدەر وایە تۆ ئەگەر بۆنونە هیچ ئیشەییکە نەبێ یا چەند ساڵی شاگردی تاقیکەیتەوە هەر شاگردبی ئەو کاتە هەر مەجبوری خۆ بیر لە شتێ بکەیتەوە بیکەیت یعنی چ ئەزمموی بکەیت چ لە ناکاو بۆ نمونە خەریکە و ئیشە بیت. من نام ڕێڵ بەدینە پیشەم چاکردنەوە و فرۆشتنی پاسکیل هەموو جۆرە پاسکیلێک بەگشتی و ئێمە پاشەوەی کە لەگەڵ هاوڕێکمان دوکانەمان داناوە پاشەوەی کە زانکۆمان تاو کردووە دوکمان بەکالۆریۆسمان هەیە من بەکالۆریسمێ لە بەشی جوگرافی زانستە مرۆڤایەتەکان زانکۆی هەڵەبجە پاش تاوکردنی زانکۆ خۆتان نەزان کە دامەزراندن نییە لە ئێستادا بۆیە بڕیارماندا لە شوێنێک شاگرد بین ئەوی دوکانێکی فرۆشتنی پاسکیل بوو و خۆشتان نەزان کە شاگردی لە هەڵەبجەیە پارەیەکی کەم ئەدرێت خاوەن دوکانەکان ناتوان پارێکی کەم بن و ناتوانین ئێمەش بۆ پارە مستەقبلێک دانین بۆ خۆمان بۆیە بڕیارماندا دوکانێک لە شوێنێکی گونجاوی هەڵەبجەدا دابنین و بتوانین هەم چاکردنەوەیش بکەین چکە عادەتەن پاسکیل بەس فرۆشتن سەرکەوتو نابێ بۆی هەوڵماندا چاکردنەوەکەش لە پاڵ فرۆشتنەکەیە تەرتیب بکەین و بتوانین پەرە بە ئیشەکەمان بینەوە نزیکەی تقریبەنەوە 2 ساڵم ئیشەکەین و الحەمدولیلا لە چاو ساڵی پارە ئەمساڵ زۆر ئیشەکەمان باشتر بووە زیاتر ناسراوین ئەزمونێکی باشترمان پێیا کردووە و توانیمانە پیشەیەک بۆ خۆمان هەڵبژێرین وە بژێوی ژیانی خۆمانی لەسەردا بینکەین ڕاستە تازین بەڵام تا ڕادێکی زۆر پێم وایە بێ کە مشتریەکانمان لێمان ڕازین و وەتوانیمانە بە شێوازێکی گونجاو ئیشەکەمان ببینە سەر پێشتر ئەو ڕاستی بیرمان لەوە نەکردەوە میشە بکەین بەڵام بەرەبەرەکە دەستمان پێکرد بوو بە خولیاوە من تقریبان لەبەرەوەی کە بەشەکەم جۆرێک بە تایبەتە بە ژینگەیش ینی ژینگەی تایە وارەوها ئەگەر هەوڵ بین پرۆژەی پاسەی سواری بکەین بە پرۆژەیەک و خواستێک لای خەڵکی و ئەم سوودی بۆ ژینگە بێت هەمیش سوودێکی زۆری تەندروستی شێبێ لەگەڵیاوە پاسکیل یەکێکە لەوە کارانی گواستنەوە کە لە زۆر شوێنی وڵاتانی دنیا بەکارهێنرێت و ئەتوانێت سوودی لێ بنرێت و ئەم بەشگەر بتوانین سوود لەمە بینین پێم وابێت لایەنێکی معرفی باشە بێت بۆ خەڵکی هەڵەبجە.